خانجیان بەخێر بێ سەد چاوم فەرموو. زۆر سپاس دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. من دوو تێبینیم هەیە. یەکەمیان ئەمەیە بڵێم کە هەموو شتێک بۆ مناڵ لایەنی مادی نییە. چەند پێویستی بەلایەنی مادیە سێ ئەوەنە، پێویستی بەلایەنی گفتوگۆکردن و مامەڵەکردن و تەعاملکردن هەیە. بەڕای من مادە نامێنێتەوە، بەڵام ئەگەر تۆ بە گفتوگۆ لەگەڵ مناڵەکە تا قسە بکەیت، ئەمە تا کۆتایی لەگەڵ یا ئەمێنێتەوانە. هەم شوێنێکی باشیش بەجێ هێڵێ لەسەر نەفسی ئەو مناڵە. بیریشمان نەچێت مناڵ لە مناڵی و چۆن تەعاملی لەگەڵ بکەی هیچ کات بیری ناچێتەوە. لانی لە تەمەنێک کە بتوانێت بفامێنێ تقریبان لە 4 بۆ 5 ساڵی و ئیتر مناڵ بیری ناچێتەوە کە چۆن تەعاملی لەگەڵ کردووە، چۆن گفتوگۆ لەگەڵا کردووە. بگرە زۆر کات دەبێت بەلایەنێکی نەفسی لەگەڵیشە. دووەم تێبینیش ئەمەیە بڵێم دایک و باوکایەتیکردن وەکو مامۆستایەتیکردن و دکتۆریکردن وایە. پێویستە هیچ عیب نییە، پێویستە هەموو دایک و باوکێک بخوێنێتەوە لەسەری بەدوایە بچێت گفتوگۆی کەسانی پڕزانیاری بکەن. ئەمە واکات تۆزێک بتوانن تەعاملکردنیشان لەگەڵ مناڵە باش ببێت و لایەنێکی نەفسی بۆ مناڵەکە دروست نەکەن. دەستخۆش. زۆر سپاس. وەڵا کچی من قسەکانی لە 100% ڕاستە. مناڵ هەر نابێ هەموو شتێکی بۆ بکڕی لایەنی مادی، ئەبێ لایەنی دەرونیەکەش عاتفیەکەش مناڵ تێر بێ لە خۆشەویستی، نەگاتە نازداری، ئەبێ هەستکە ڕێزیەگری، ئەبێ لە ناو خێزانە ئەمان هەبێ. و هەموو جارێڵێم یەکەم پێداویستی دەرونی مناڵ هەستکردن بە ئەمانە دڵنیاییە. جا هەندێک خێزان هەیە چیەکەن؟ هەرچی کە مناڵ بیەوێ داوای کە ئەیەنێ، ئەمەیە نازداری. مناڵە بێ خۆشەویست بێ، خۆشەویستی بێ بێ مناڵ، بەڵام نابێت نقوم کرێ لە خۆشەویستیە. فەرقەکە لێرە ئەوەیە. ناوی جەنابە دەڵی دڵنیا بە هەندێک خێزان هەیە لە ئەنجامی نەزانیانەوە هەیە کاڵەی ئەبێک سەر چاو کتێب خوێندنەوانێ. ئەم کاک شێرکۆیە کە خۆی دانیشتووە من قسە لە ڕووەکەم، من دڵنیام 4 کتێبی پەروەردەی مناڵی نەخوێنێتەوە. وایە وانەیە شێرکۆیە پرسیاریش لە دوو کەس نەکردو چۆن مناڵەکەم پەروەرد دەکەم. ئایا ئەم شتانەی بۆ بکەم ڕاستەیە هەڵەیە؟ ئایا کە من لە مناڵی مەحروم بووم ئەمە بۆ مناڵەکەم کەم ڕاستەیە هەڵەیە؟ بەڵام دڵنیام توخوا کاک شێرکۆ مۆبایلەکە و تێکچێ ئەو مۆبایلە ئەگەری تۆ بێ تێکچێ ئەیەی بە براکە و بڵێ بۆم چاکەرەوە هەڵی لاچۆ یاییشە هەڵێ ئەیشکێنی بم بۆ وەستا. ئێ باشە ئەگەر مۆبایلێ وەستای بوێ کەسێکی شارەزای بوێ ئەی پەروەردەی مناڵ نایەوێ؟ ئەی بوو مۆبایلەکەەوە بێ بۆ وەستا، ئەی بوو بۆ پەروەردەی مناڵەکە بە وەستایەک ناڵی بە کەسێک ناڵی شارەزایە. جا بۆیە من لە ڕێم بەرنامەیەوە بە هەموو دایک و باوکێگەڵێم سەرچاوی زۆر هەیە. ئەگەر خوێنەواری هەیە کتێب زۆر هەیە، خوێنەواریشە نییە هەل لە ناو مۆبایلەکەی خۆتا چی دەوێت لە پەروەردەی مناڵ بینوسە هەمووی لەسەر شاشەکەیتە دەرەوانێ ئیسفادەی لێ بکە. چونکە مناڵەکانمان مۆبایلەکە قیر و سیاتێکی شێ فڕێشی بێ ئەتوانی بیگۆڕی بەکاری نێنی، بەڵام مناڵ چی لەکەی کەسێتی کە تێک چوو. بۆیە ئێمە خاتونجان هەموو ئامانجەکانمانەوەی کەم کێشانە باسەکەین خۆ حەز ناکەین لە ناو خێزانی کووردا کێشە هەبێ، بەڵام هەیە چی بکەین؟ ئەی نابێ ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە، ئەی نابێ خێزانەکان وشارکەینەوە، ئەی نابێ و دایک و ئەو معلوماتی کە من هەمەی لەو بوارەیە بیەم بە تۆ، ئەو معلوماتی تۆ هەتە لەو بوارەیە بیەی بە من. خۆی ژیان هەروایە وەرگرتن و پێدانا. زۆر سپاس. دەچینە لای کاکە محەممەد. دکتۆر گیان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم ڕاستی حەزم کرد سەرنجی جەنابتان وەرگرم لەسەر تێبینێک لەسەر شتێک کە لام دروست بووە. ئێمە وتمان لە گرتنەوەی ئەو شتانی کە منداڵ حەزی پێکە کە ئارزووی پێکە شتەکەی لا مەنع بێ شتەکەی لا خۆشەویستە بێ وەزایدان ئەوەش ناتوانین کە خۆشەویستێکی زۆری بۆ دەرببڕین. ئەی باشە تربیەتە دروستەکە پەروەردە دروستەکە چۆن چۆنیەکەمە بتوانین ئەم کەسە یان ئەم منداڵە بەتەواوەتی هەست بە کەسایەتی خۆیکە بەتەواوەتی باوەڕێک بە کەسایەتی خۆیکە تاو کۆیکە بتوانین گەشەیەکی تەندروستی هەبێ. و یەک ملاحەزەی تریش هەیە دکتۆر گیان سەرنجی جەنابزانم بەلاوە گرنگە لەسەر جیاکردنەوەی ژووری منداڵ. ئایا هیچ خلافێکی تایە هیچ ناتەندروستیەکی تایە؟ و سپاسی جەناب دەکەم. دەستخۆش. زۆر سپاس کاک محەممەد گیان. وەڵا لەسەر بەشی یەکەم بەنیسبەت کەسێتی مناڵەوە نێوشێوازی دروست ئێمە ئەو توێژینەوانەی کراوە زاناکان هەمووی باسی 5 شێواز هەیە، باسی 6ەکە هەیە، باسی 7ەکە، بەڵام 5 شێوازی پەروەردەکردن هەیە کە پێویستە دایک و باوک شارەزایی هەبێ لە چواریان دوورکەوێتەوە بەس پێنجەمیان کات. یەکەمیان نازداریە، ئەمە شێوازێکی زۆر هەڵەیە، یعنی نقومکردنی مناڵ لە خۆشەویستی و چی چۆ باسمان کرد. دووەم توندوتیژیە،
هەر هەڕەشە لە مناڵکەی لێی بی چاوی لێ سوورکەیتەوە تەریقی کەیتەوانێ بیشکێنیتەوانێ هەرچێکی ودەوە نەکەی ئەوە نەکەی ئەوە بکە ئەوە بکە ئەوە بکە لە قاڵبی بی ئەمە زۆر خراپە چکە مناڵە لە داهاتووە شەڕانی دەرەچێت تونندوتیش دەرەچێت بڕای بەخۆی نابێت تۆڵی خۆی لە کەسانی ترەکاتەوە چی تا دوای ئەمە شێوازێکی هەڵەیە من زۆر قسەمان لەسەر کردووە کەواتە نە نازداری نە تونندوتیژ نە هێمالکردن هیوا هەیە بە چلی های مناڵی بەڕڵا کردو لە کۆڵانە سوڕێتەوە لی ناپرسێتەوە هیوا هەیە بە چلەی زستان مناڵی بەڕڵا کردوی ناپرسێتەوە نازانێت لە چ پۆلێکە نازانێت هاوڕەکانی ئێمالی کردو ئەمە شێوازێکی زۆر غەڵەتە شێوازەکەی تریش ئەو دوو جۆر پەروەردەیەکی ئێستا قسەی لەسەر دەکەین ئەوە شێوازێکی غەڵەتە شێوازی ڕاست جۆری پێنجەمیانە کە پێڵێن پەروەردەیەکی دروست یا پەروەردەیەکی دیموکراسی واتە کاتێک مناڵەکانمان کارێکی باشەکە ئەبێ هەر هەمومان بەبێ جیاوازی دەستخۆشی لێ بکەین ئافرین دەستخۆش دانیەشوە دەستخۆش شتێک هەڵەگرێتەوەی خاتە تەنەکەی خۆڵەکەەوە دەستخۆش شتێکە دۆزێتەوە بۆمانێنێتەوە دەستخۆش بانگیەکە نەڵێ بەڵێ دەست هەر شتێکی باشێکی دەستخۆش طبیعەتی بەشەری جوایە هەر کاتێک کارێکی کرد و دەستخۆشی و لێکرد دووبارەیەکات و سێبارەیەکات و چوار ئەبێ بەخوو لە لای هەر کارێکی خراپیشی کرد لێ قوبوڵ نەکەین لی قوبوڵ نەکرد مەبەستمەوە نییە لێ بیت و دارکاری بکەین نا نوع من لە کتێبێکە بەنای ڕاستکردنەوە گۆڕنین ڕفتار 25 شێوازی پەروەردەیی تایە کە لە معالمە بەکارێنێ دامان ناوە یەکێ لەوانە کە لابردن یاخود نەهێشتنی و شتێکە حەزی لێتی لی مەحرومەکە و شتێکی حەزی لێتی و جۆرێکە لە سزادان حەزی لە ماڵی بابە گەورەیەتی ئەم مناڵانی ئەمان ناڵم چێک شێرگۆڕی لێک دەڵێ مادەم ئەوە کرد ئەوە بکەین ناو بە ماڵی بابە گەورە بێبەستکردنیەتی لە شتێ حەزی لێتی زۆر شێوازمان هەیە ئێمە لەستا بابەتەکەمان لەسەر ئەوە نیە کەواتە شێوازی دروست ئەوەیە بەڵام کێشەکە ئەوەی لێرە دوو تربیەتە هەر خراپە نازداری هەر خراپە تونندوتیژی هەر خراپە کەواتە شێوازی دوو ئەم کاتە ئەم مناڵە ئەزانێت چی هەڵێ و چی ڕاستە ئەزانێت چی خراپە و چی باشە ڕاست و چەپی خۆی زانێ ئەو کاتەی تر وردە و دەڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە شتە جوانەکان نخێنی ناو کەسێتی و ئەبێ بشێ لە کەسێتی ڕۆژ لە دوای ڕۆژ خۆ نازانێ ئەمە هەڵێ و ئەمە ڕاستە چوزانێ خۆ بە بۆ ماوە نیە وردە وردەی تر کە زانی درۆکردن خراپە و لێما قوبوڵ نەکرد تفکردن خراپە غەشکردن خراپە دزی خراپە چیجی وردە وردەکە ئێمە لێما قوبوڵ نەکرد و شێوازێکی سزادانی بەڵام پەروەردەییمان لەگەڵا بەکانێ لی دوورەکەوێتەوە ئینسانیش چیمانەوێ ژیان چییە هەموو ئەدیانەکان و وینەکانەوەی شتی ڕاستکەوی لە شتی غەڵە دوورکەوەرانە ئەمە جۆری کەسێ بەشی دووەم مناڵ لە چ کاتێکە تەبەن مناڵ جارێ هەتا 3 ساڵی ئەمە نابێت جیاب بکرێتەوانێ بەس لە 4 ساڵی 5 ساڵی کە چۆ باخچەی ساوایان ئەتوانرێ ژوورێکی خۆی هەبێ بەڵام بەمەرجێ نزیک دایک و باوکی بێ مەسەلەن گڵۆپێ لایتێک لایتە شەحنەکە بەوەی کە کارەبا بڕە خەبەری بێتەوە ئەگەر نەشی توانی 4 و 5 میتر لە سەرەتای قۆناغ ێرزەکاری حتمیەن جیابێتەوە باشترە چون خۆ دەزانی لە دوای 5 ساڵیەوانێ مناڵی تر و دەفڕوقی جنسیە زانێ اینجا فزولی هەیە زۆر شت هەیە لەوانێ هەندێک شت با بڵێن لە بینی ژن و مێردا مناڵ نابێ بیبینێ نابێ هەندێک شت هەیە بیبیستێ ئەمان وەکو دوای گرەی دەرونی لێ دەکرێت لە 4 ساڵیەوە ڕایبێنی بەس من قەت لەگەڵەوانی مناڵی ساڵە وەخت 2 ساڵ 3 ساڵ چیش نازانێ لەگەڵەوەشە ئەگەر ئەوەیە فێری ترس ببێ بتۆقێ لە تاریکی بتەچێت چیە تا دوایی